بەڕێوەبەرایەتی شوێنەواری گەرمیان لە ڕێگەی بنکەی شوێنەواری کفریەوە بەشێک لە بینای ئاسەواری کۆنی سەرای کۆن لە کفرین نۆژەن دەکاتەوە. مەترسی ڕووخان تاوەکو ڕۆکەی دەشتی و هەندی ئەمرە ئەولای چینەکەین بەرەوەڵات لە زۆر شۆن و مەترسی ماوە، بەڵام وەکو سەقفەکەی کە جاران ئەو پێیاتە خەرۆ زۆر مەترسی بوو ئەوەی زەمانە نەیماوە، بەڵام ئەویش بەڵێنیان داوە لە ساڵی تازە ئینشاڵڵا هاوکار بن و بتوانن ئەو شتانەی کە پێویستە جێبەجێ بکەن. وەڵڵاهی نەک گەرمیان لەسەر تا سەر کوردستان هەرێم کوردستانە شوێنەوار فەرامۆش کرا بایەخی نادەنیە، بەڵام لە هەندێک شارە وەکو هەولێر و سلێمانی بەهۆی ئەوەی زۆرترین مەسئولەکان لەوێن و داهاتی شارەکە زۆرە لە ڕووی گەشت و گوزاری و لە ڕووی شارەوانی و شتەکانەوە و مەسئولین و ئەمانەوە دامی و شۆنانەکەن، بەڵام بەعام شۆنەکانی تر زۆر فەرامۆش کراوە شوێنەوار. بینای سەرای کۆنی کفری مێژوەکەی بۆ زیاتر لە 100 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە، لەلایەن ئینگلیزەکانەوە دروست کراوە و هەتا ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوو وەک ناوەندێک بۆ کاروبار و کاری ئیداری و ڕایکردنی هاوڵاتیان بەکارهێنراوە. کە قۆناغێکی نوێی بیناسازی هێنایە ناوچەکە لە شێوازی دروستکردنی میچی بیناکانەوە و ئەم سەرای ئەکرێ بە دڵنیایەوە کە پاراستنی پەیوەندی بە ئاسایشی نەتەوەیەوە هەیە لە کۆی یاسانێ و دەوڵەتەکانە و ئەتوانرێت سوودی لێ ببینرێ بۆ مەسەلەی دروستکردنی فیلم، بۆ چالاکیە هونەرەکان، بۆ چالاکیە ڕۆشنبیرەکان و سەرجەم ڕێکخراوەکان کە ئێستا حکوومەت لەبارێکی دارایی خراپە ئەکرێ بەشێک لە چاکردنەوە یاخود پاراستنی لە ڕوخان لە ئەستۆ بگن و ئێمەش وەکو ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی جیهانی بەشێکی ئەم سەرایەمان نۆژەن کردوەوە کە ئێستا لە قۆناغی دووەمی جێبەجێکردنی پرۆژەکەیان. گەرمیان لە هەموو ناوچەکان خراپترە لە ڕووی کە حکوومەت بایەخی پێنەدا لە ڕووی شوێنەواریوە، ئەوەی ئێمە سوپاسی لە ڕاستیە، یعنی بێ موجامەلەکردنوەمانە ئێمە سوپاس جەناب شێخ جەلالەکەین کە قایمقام بوو ئەمە دووسیە کەڕێتە لە ڕێگەی جەنابیەوە کاریگەری کردووە لە ئەم کۆمپانیای گازپرۆمی نەوتە ئاوڕیان لێمانداوە تۆچی خەبرمان نۆژەنەوە کردوەچی ئەم سەرایە هەندێک ئیشان بۆ ماکرۆ هەروە ڕێکخراوێکی ئەڵمانی شێ سوپاسیانەکەینەوانیشە تا ڕادەی هاوکارمان بوونە ئەمانەیشە دیارە وەحدەی ئیداری ناوچەکان هاوکاری ئەمەکردن وەزارەتی شارەوانی و نە بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و نە حکوومەت لە ئەو جیهەوە کەوا جێتێکە ئێمە سەر بە ئەو شوێنەی نەوەڵا نەکراوە. بینای سەرای کۆنی کفری لە ساڵی 1970 بۆ 1990 دروست کراوە. بینای سەرای کۆنی کفری لە 2 پێک هاتووە، زیاتر لە 25 ژووری تێدایە، بە شێوازێکی ئەندازیاری کۆن دروست کراوە. کفری خاوەن مێژوویەکی شوێنەواریە، هەر بۆیە بەکانی شوێنەوار ناسراوە و گەربێت و حکوومەت و ڕێکخراوەکان ئاوڕێکی جددی لێ بدەنەوە جگەلەوەی وەک شوناسێکی نەتەوەی دەناسرێت لە هەمان کاتیشدا لە ڕووی گەشتیاری و بازرگانی و بژاندنەوەی ناوچەکەوە گرنگی زۆری دەبێت. حەیدەر ئەحمەد، کەناڵی گەلی کوردستان، کفری.